سەیرانی ئازی سڵاوتان لەبێت خۆشحاڵین لە کەشێکی تاڕادەیەک باراناوی ساردا لە بەرنامی دەتوانمدا بێەوە گەشتینەوە ڕەنگە فێربوونی شۆفێری بۆ کەسێکی ئاسایی کە تیز نوقسانێکی لە جستان دەبێت تاڕادەیەک ئاسایی بێت بەڵام بۆ کەسانێک کە خاوەن پێداوی تایبەتون و بە دیاریکراویش کورتەباڵان ئەمە ئەرکێکی قورسە بەرنامەی ئەمجارە لەگەڵێکێک لە خاوەن پێداوی تایبەتیانەیە کە کورتەباڵایە و لە هەمان کاتیشدا بووە بە مامۆستایەک بۆ کەسانێک کە دەیانەوێت فێری شۆفێری بن لەگەڵماندا بن لەم بەرنامەیەدا تواناکانی ئەو پیشانی ئێوە دەدەین. کاکدڵشاد دووبارە سپاس بۆ ئامادەبوونێت لە بەرنامەی دەتوانمدا ئەگەر بکرێت سەرەتا بزانین کاکدڵشاد کێیە لێکەیەکەوە دەستی داوەتە پیشەی فێرکردنی شۆفێری بە کەسانی خاوەن پێداویستی تایبەت. من ناوم دڵشاد حوسێنە ئەندامی دەستی کاژێرم لە کۆمەڵی کورتەباڵەکانی کوردستان سەرەتا مەیە لەوە دەست پێ بکەم سپاسێکی بێپایانم بۆ سەرۆژ کۆمەڵی کورتەباڵەکانی کوردستانەیە کە هەردەم دەستی ئاوەڵاو بۆ لە ئاست ئەو پێداویستیانی کە کورتەوەڵا پێویستیانە. بەڵێ ئەی لەکەیەکەوە دەستکرد بەم پیشەیە وەکو مامۆستایەک لەسەر دەست و خەڵکی کە فێری شۆفێری بێت. لە ساڵی 2002ەوە توانیمان بۆ کۆمەڵی کورتەباڵەکانی کوردستان داوا لە حکوومەت و لایانی پەیوەندیدارکەین کە پابەندن بە پێدانی مۆڵەتی شۆفێری بە کۆمەڵی کورتەباڵەکان و خاوەن پێداویستی تایبەت بەگشتی. ئێمە توانیمان لە دوای ساڵی 2023ەوە ئەو فرارە بخێنێ سەر حکوومەت و وەزارەتی ناوخۆ ئەوانش بە خۆشحاڵیەوە توانیان کارەکانی ئێمە ڕاپەڕێن و وەکو کەسێکی نۆرماڵ مۆڵەتی شۆفێری مابنێ. بەڵێ تا ئێستا لەسەر دەست تو چەند کەس فێری شۆفێری بووە؟ وەڵا بڵم لەوانەیە ژمارەیەکی زۆرە لە کورتەباڵەکان چووکەوانی کە فێرخوازن حەزیان لێ و بتوانن وەکو پێویست سارە لێخڕن وە کەسێکی ئاسایی نۆرماڵ ئارەزوومەند بوون هاتون دەلایەکە ئەمەر و لای خۆشمان و کۆمەڵە کار ئاسانی وەکو کوڕاسە و وەرگرتن و نووسراویکی فەرمی کۆمەڵەکەمان بۆ کردوون و هیچ شتەکانیان تۆزە زووتر بە بەدەستەوە و لێرەوە ئێستا ئاراستەکەی گۆڕاوە با بڵێن کراوە بە نووسینگە ئێستا توانین لە ڕێگەی نووسینگەکانەوە ئێمە ئەو شۆ کورتەباڵای کە بێ بەڵام وەکو نووسینگەکان هیچ تایبەتمەندێکی تیان نیە بۆ کورتەباڵەکان. بەڵەوەتە لە ناو پارێزگای سلێمانی ناو سنتەری شاردا نووسنگێکی تایبەت نییە بە پێدانی یاخود فێرکردنی ئەوەی خاوەن پێداویستی تایبەت بۆ بەسێنەی مۆڵەتی شۆفێری؟ نا هیچ نووسنگەیەک نیە نە لە هەولێر نە لە سلێمانی نە لە کوردستان نووسنگەیەک نیە هیچ نووسنگێکی تایبەتمەندی. وەڵاهی ئێمە ئەو کۆمەڵی کورتەباڵەکانی کوردستان توانیوان ئەو گرفتە بشارینەوە بۆ لەبەرەوەی من خۆم کەسێکم ئەتوانم وەکو فێرخوازێک کەسی بەرامبەرەکەم فێرکەم بە لێخوڕێنی شۆفێر و ئەو پێداویستیانی کە لە نووسینگە ئەوترێتەوە هەمان ئەو بەرنامەجانەیە کە لای خۆمان وەکو سیدێک بەکارمێناوە و با بڵێن شێوازی چەپ و ڕاست و شێوازی فێرکردنی ئەو کورتەباڵایە. بەڵێ ئەی کاکدڵشاد دەمێ بزانم مامەڵەکردنی خەڵک لە سەر شەقامەکاندا لەگەڵ ئێوە چۆنە کە ئێوە بەم شێوازە شۆفێری دەکەن؟ شۆفێری هەر شۆفێریە پێم وایە ئەگەر تۆ کەسێکی ئاسایی سێکی کورتەباڵا بێ شۆفێرەکەی هەر شوێنێکە پارکە وەکو هەموو ئەو کەسانەیە یەک تایبەتمەندی هەیە بۆ ئێمەمانانی و ئێمەی کورتەباڵا و خاوەن پێداویستی تایبەت ئەوەیە کە لۆگۆیەکەیە لەسەر شەقامەکان بۆ پارەکردنی ئۆتۆمبیلی کورتەباڵاکەی خۆیەتی تا بگاتە و شوێنەی مەبەستێتی ئەوە نیە کارەکەی خۆی ڕاپەڕێنە بگەڕێتەوە بەڵام زۆر جار بەداخەوە شۆفێری ئاسایی ئەچێ لەو شوێنە ڕایەک شوێنیەوەگرێت دیارە کاکدڵشاد لە کۆی ئەو بەرنامانێکی ئێمە تایبەتمان کردووە بە خاوەن پێداویستی تایبەت و لەژێر ناوی دەتوانمدا پرسیارێکی دیاریکراومان هەیە کە زۆر جار ڕوبەڕووی میوانەکانی دەکەمەوەیش ئەوەیە بەڕاستی ئێوە کە بەم شێوازە پژوتوانەکانی خۆتان دەبەستن قسەتان چییە لەسەر ئەو کەسانەی کە بە جۆرە لە جۆرەکان بەشێکی جەستەیان لە دەستداوەیان هەر لە سکمانکیەوە خاوەن پێداویستی تایبەتن و لە ژیان بێ ئەمەل بوون؟ پێم وایە پێداویستی تایبەت کە پێوتری خاوەن پێداویستی تایبەت یا کورتەباڵا بوون هیچ ڕێگریەک ناکە لە بەرامبەر ئەوەی کە تۆ بتوێ هەچ کارێک بیکەی و کەسێکی ئاسایی ئێستاەوە وەکو بەڕێتان ئاماژەتان پێدا ئێمەمانان بۆ کورتەباڵای ئەتوانین ژیان بەرین بڕێەوە ئەتوانین ماڵمان هەبێ ئەتوانین خێزانمان هەبێ ئەتوانین شۆفێری خۆمان بکەین ئەتوانی کاری ڕۆژانەی وەکو ئاسایی هەموو خەڵکێک
ئێمەش کاری ڕۆژانی خۆمان ڕاپەڕێنین واتە کورتە باڵابوون هیچ ئاسەنگەیەک ناتوانێت دروستکە هەڵبەتە بارانیش خەریکە دادات بۆی زۆر خۆشە سەرماشمان لە تەڕیش نەبین چین بەشێک لە ناو سیارەکە ئەمێک کەمێک شۆفێریمان بۆ بکە چۆنەتی فێرکردن دواتر لەوێ زیاتر درێژە بە بەرنامەکە دەدەین ها زۆر باشە من لێرە جارێککە سوپاسی بەرنمەکەی بەڕێستانەکەم سوپاسی هەڵوێستی جەنابتانەکەم کە دەم خەمخۆری ئێمە کورتە باڵاکە بوون توانیتانە دەنگ و ڕەنگی ئێمە بگەێنین بە بیسەر و ئێمە وەکو کەناڵی پەیامبەری خۆمان دەزانین خزمەتکردنی خاوەن پێداویست تایبەتێکە لە ئەرکەکانی ئێمەی دەستگاکانی ڕاگەیاندن بە دیاریکراویش کەناڵی پەیام ئێمە وە پێمان بکرێت درێخی ناکەین لە سوپاسانەکە جارێکش من لێرە جارێککە سوپاسی کۆمەڵی کورتە باڵەکانی کوردستان و بە تایبەت سەرۆکی کۆمەڵی کورتە باڵەکانی کوردستان بەڕێز عومەر جەبار ساڵح بکەم کە توانێتی کاراسانیشی تەواو بکات بۆ ئەو کورتە باڵایانەی کە حەز و ئارەزوو بەهرەمەندن لە هەج بوارێکە کاراسانیش دیارە ئێستا ئەمڕۆ لەگەڵ ئێمەدا بزانام کەسێکی تر لەگەڵ تۆ بەشدارە هێناوتە بۆ ئێرە فێری شۆفێریەکە با بچین زانین چیمان فەرمووە ساری کە بەکاردێنی بۆ فێرکردنی کەسانی هاوشەوەی خۆت لە شۆفێریدا سارێکی ئاساییان تدابیت کردبوو کردووە بۆ لێ خوێن وەکو سیارە سارێکی نۆرمالە با بڵێن وەکو هەموو ئەو سیارانیکە بەڵام دوو شتی فەرقە ئەو ژەوەیە ئیسۆپەکەین بەرز کردوێتەوە بەپێی حەجمی قیاسی کورتە باڵاکە لەگەڵ بەنزینەکەی ئەی لە ڕووی کوشتنی دانیشتن نۆشتانەوە خۆ گرفت بە دروست ناکەوە هەنێجا بە گرفت دروستەکە بەڵام ئاشتی هەیە بڵێنی خێنە ژێر خۆیان یا خێنە پشتیان بۆی زیاتر بەرز ببنەوە بۆی ساتەریان هەبێ بەسەر پێشی بۆیندی سارەکەی خۆیان و بە ئاسانی چوادۆری خۆی بەڵێ تا ئێستا بووە لە ماوەیەدا تووشڕدای هاتووە شتێک بیت لە ماوەی شۆفێریدا کە بەم شێوازی کە لە کۆمەلگای ئەوە بە کورتە باڵا ناسراون شۆفێریت کردووە لە چەقامەکان ناشکۆشتی وارڕویندا باز بخوای نەبووی لەبەر ئەوەی دایمەن خاوەن پێداویست تایبەت بە تایبەت کورتە باڵا لەبەرەوەی کە تایبەتمەندی ئیشی خۆی هەیە پێم وایە کۆمەڵێک ئەسباب ئەپارێزێ لەبەر ئەهمێت و شخصێتی کورتە باڵا بوونەکەی بۆی نەڵێ نەها ئەویش ئەگەر کورتە باڵا نەبووە تووشی فلان ڕوودا نابوو بەڵام لەبەر ئەوەی زیاتر بمێنێتەوە لە کارەکەی خۆیە هاوڵ لەدات زۆرترین کات بەسەر پێشی خۆی و سارەکەی خۆیان زاڵ بێ و بتوانێت وەکو کەسی ئاسایین شۆفێری خۆ کاک دڵشاد باشە ئێوە دەبینم کاتێک شۆفێریەکەن پشتەی سەلامەتی بەکار نایەنی ئەمە پێچەوانەی یاساکانی هاتوچۆ نییە خۆی بە پێی یاساکانی هاتەچۆ دەبێت هەموو کەسێک پشتەی سەلامەتی ببەسێت بەڵام بۆ ئێمە کورتە باڵا خاوەن پێداویست تایبەت بە تایبەت بۆ کورتە باڵەکان بۆ کەسانە ئەگرێتەوە کە باڵیان دەچێتە 106 سانتیم بەرەو ژوور بەڵام ئێمە باڵێن زۆربیان 125 130 سانتیمە 120 سانتیمە مانەوەیە ئەو کەسێک کە لە کاتی ڕوودانی هەر ڕووداوێکە ڕووبە کە ئام هاتکرد نەتگرێ دەوری نییە بەڵای خوانێکە تووشی ڕووداوی کات چۆ مەسیسە ژیانتان دروست نابێت لەوانەیە ئەگەر بۆ کەسێکی ئاسایی یەکجار دروست بێ بۆ ئێمە ئەبێ بە دووجار لەبەر ئەوەی نەها کۆمەڵێک تایبەتمەندی لە ئیستۆ بشتەکانە هەیە لەبەرەوەی وەکو پێویستۆ خاچی لە گایەکە ناگاتە گایەکە ئەوەی کە خۆتی پێوەگریتەوە تەنها سوکانە بەڵای هەوڵت نەداوە گۆڕانکارێکی تیا بکەیت لەم بابەتەدا بۆی پشتەی سەلامەتیش بەکاربێنیت ڕاستە بەڵام سیارەکان با بڵێن ئەو سیارە مۆدل تازەکانیش بۆ ئاراسەیە نین یعنی ئەوان تا حەدەی لێرە تۆزە کاراسانی بۆ کراوە ئەو بەرزنزمێکی پێکرێ بەڵام وەکو پێویست ئەوش بەر بۆ کەسی ئاساییە بێت نەک یعنی سارێکی تایبەتمەند نییە تایبەت بە کورتە باڵا ئێستا پێش هەموو شتێک سلف لێدە خاچکە سەری سۆپ زۆر باشە سێ ئاوێنەکانت کە قیاسە
ناویشۆ ئیسۆبەکەی ئیسۆبەکەی جارێ تۆزە سوکانەکەت بۆ دیوە بسوڕێنە دەی ئیشە ئاها زۆر باشە دەست لێ دەکەم بۆ دادەمە کاڵچە دیارە ئێمە وردە وردە بەرەو کۆتایی بەرنامەکە دەچین زۆر سپاس بۆ ئامادەبوونت کەم لە بەرنامەکەمەدا بەشدار بووی بەو هیوایم کاتلێر لە داهاتوودا شۆفێرێکی باشی لێ دەرچێت فەرمونیەوە خەریکی شۆفێری خۆتان بن و ئێمە کۆتایی بەرنامەکە یێنی خواتان لەگەڵ بێت سەرچاوم بەخێر بێن بەخێر بێن سەرچاوم خواتان لەگەڵ بەڵێ بینەران ئەوەی بینیتان لە ئەڵقەی ئەم جارەی بەرنامی دەتوانم تواناکانی یەکێ لە خاوەن پیداویستابەتەکان بوو کە کورتەباڵایە و بەم شێوەیە لێرە خەڵک فێری شۆفێری دەکات تا بەرنمەیەکی دیکە و دەتوانم لەگەڵ کەسێکی دیکەدا لەگەڵ بەرەدارێکی دیکەدا دەبین و میانی ماڵەکانتان بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ بێت.